ئەنیسی خەیاڵ دەردانی پڕزام مەرهەمی جەستەی خەستەکەی ناکام خەیلێن نەگەجا و بەحری مەهجووری نە دەوری دووەی تەنورەی دووری پوشەکەی جەسەم وە پەنا کەفتەن سامیعەم خەبەر یاران نەشنەفتەن ئینشاءڵڵا چەنی خۆشحاڵی شادی نەشاخەی شۆخی گەردون ئازادی چەنی وەشبەختی دوو دەست نەگەردن عمرتان و عەیش عوشرەت وێردن نەک چون من جەدەس بێمەیڵی دڵبەر مەکێشۆ هەر سات هەزار دەردەسەر دایم دڵ ڕەنجوور هیجرانی یارم زنجیر جەفای زولفی نیگارم خسووش شەرارەی دووری زۆر کردن مەزرعی هەستیم وای سەبوون بەردن کەس بە وێنەی من پڕمەینەت نەبۆ گرفتارە دۆست بێبەینەت نەبۆ هیچ کەس مبتەلای دووری یار نەبۆ چون من سەرگەردان بێقەرار نەبۆ کەس نەبۆ چون من یارە بەدکاران زامدارە مژەی دیدە خوماران جەهاژەی هوناو دەروونی پڕدەرد نەگەردشی چەرخ گەردوونی چەپگەرد تاجە تۆ بڕیام وە مەرگت قەسەم ساتی ئاسایش نەدیەنەم وەچەم نەکەری خەیاڵ گلەی کردن نەواچی بادەی بێشەرتیش وەردن ئەرزەلی لە دەست بێشەرتان نەبوون کەیمە بۆ مەیلت فەرامۆشکەم